کۆبوونەوەکە بریتی بوو لە دوو بڕگە کارنامەی کۆبوونەوەکە بڕگەی یەکەمی بریتی بوو لە دەنگدان کە ئیدارەی گەرمیان سێ پاڵێوراوی نردبوو بۆ پۆستی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هوەری گەرمیان کە بەڕێوەبەری گشتی پێشوو خانەنشین بووە و ئەم پاڵێوراوانە ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگیان پێدرا بەرامبەر بۆ دەنگانەی کە هێنابیان و لە ڕابردووشا ئێمە دەنگمان لەسەر پرۆژەکانی پەرەپێدانی ئیدارەی گەرمیان دابوو کە پرۆژەکان بەڵام لەناو پرۆژەکانە ئیدارەی گەرمیان 600 میلیۆن دیناری دانابووەکو یەدەک و ئەم 600 میلیۆن دینارە بە ناوی یەدەکەوە ڕۆژ بوو بۆ وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان دواتر وەزارەتی پلاندانان ڕەزامەندی نەدابوو لەسەر ئەو 600 میلیۆنە لەبەرەوەی یەدەک بە ڕێژەیەکی تر دیاری کرابوو لە ناو پرۆژەکانە بۆیە دیسان جارێکتر گەڕان بیانەوە ئیدارەی گەرمیان بە نووسراوێکی تر ئاراسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردبوو و سێ پرۆژگای دیاری کردبوو بە بڕی 600 میلیۆن دینار ئێمە ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگا جارێکی دەنگماندایە بۆ سێ پرۆژەیە بە بڕی 600 میلیۆن دینار وەکو بودجەی پەرەپێدانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2022.